لەم ڕەوشەی ئێستای جیهاندا زۆربەی هەرە زۆری ئەو کێشە و دۆسیانەی ڕەهەندی جیهانیانیان هەیە کەوتونەتە ژێر کاریگەریەکانی ئەو شەڕەی رووسیا سەپاندوێتی بەسەر وڵاتی ئۆکرانیادا. یەکێک لەوانە خواستی ئێرانە بۆ بەدەستهێنانی چەکی ناوچی. رووسیا ناخوازێت ئێران ببێتە خاوەنچەکی ناوکی، هەروەک چۆن ئێمەش نامانەوێت هاوکاتی ئەو هەموو ناکۆکی لەگەڵ رووسیادا هەمانە. ئەڵبەتە ئێمە بەناوی خواستەکانی ئەوانەوە قسە ناکەین، بەڵام بە دڵنیاییەوە لە بەرژەوەندی هیچ لایەکمان نییە ئێران ببێتە خاوەنچەکی ناوکی. ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا هەروەها رووسیا و وڵاتی چین بەشێکن لە ڕێکەوتنی ناوچی لەگەڵ ئێراندا. ئەمریکا و ڕۆژاوا ژمارەیە سزای قورسیان سەپاندۆتە سەر مۆسکۆ و ئەم سزایانەش بە گورزێکی کەمەرشکێن لە ئابووری رووسیا ناودێر دەکرێن. ئەم سزانوێیانەی سەپێنراونەتە سەر رووسیا بەگشتی و هەر هەمووشیان پەیوەندیان نییە بە ڕێکەوتنی ناوەکیەوە پێویستیش ناکات هیچ کاریگەری هەبێت بەسەر ئەگەرەکانی جێبەجێکردنی ڕێکەوتنەکەەوە. ئێمە بە هەمان شێوە ڕوون و ئاشکراین لەوەی هیچ پێشنیازێکی نوێ یان دیاریکراویشمان نییە لە پەیوەندی بەو سزایانەوە. هەر چۆنێک بێ لەگەڵ نزیکبوونەوەشدا لە ڕێکەوتنی ناوچی، بەڵام وەک کاربەدەستانی ئەمریکایی دەڵێن هێشتاش کێشە ماون تا بگوترێ و توێژەکانی ڤێننا ئەنجامی یەکلاکەرەوەیان هەن. پێمان وایە و کێشانەی تری ماون دەشێت چارەسەر بکرێن، وەک پێشتری جوتومانە بەرەو پێشچوونێکی باشمان بەدەستهێناوە، نزیکیشین لەشیانی ڕێکەوتن، بەڵام هێشتا نەگەیشتوینەتێ. سزاکانی سەر رووسیا دەشێت جموجۆری مۆسکۆ بە تەواوەتی سنووردار بکە. هەر بۆیە شا حکوومەتی رووسیا کەوتۆتە جموجۆڵ و هەنگاوی نوێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا بەو ئامانجەی کاریگەری سزاکان لەسەر خۆی کەم بکاتەوە. ئەو تێکستانە پارێزراوێتی متمانە پێکراو دەڕەخسێنن بۆ هەموو پرۆژە و هەنگاوەکانی ڕێکەوتنە ناوەکیەکە. لەوانە بەشداری ڕاستەوخۆی کۆمپانیا و پسپۆڕەکانمان و هاریکاری لە پرۆژەیەکی گەورە و گرانی وەکو دامەزراوەی ناوکی بوو شەهردا. ئێرانیەکانیش جەخت دەکەنەوە لەوەی هەڵوێست و جموجۆڵەکانی مۆسکۆ هیچ جۆرە شتێک ناگۆڕێ لەو دانوستانانەی لە ڤێننا دەکرێن. رووسیا نابێتە تەگەرێک لە بەردەم گەیشتن بە ڕێکەوتندا و هیچ پەیوەندیەکیش نییە لە نێوان پەرسەندنەکانی ئۆکرانیا و دانوستانەکانی ڤێننادا. رووسیا لە ڕۆژانی سەرەتای مانگی سێدا داوای ڕاگررتنی دانوستانە ناوچیەکانی ڤێننای کرد بە ئامانجی هەڵگرتنی سزاکانی سەپێنراونەتە سەر مۆسکۆ. ئاماژەکانی ژوەها نیشان دەدەن ئێران ئەو ڕەوشەی بەلاوە ئەرێن نییە وەک باسیش دەکرێت لێرەشدا تاران دەخوازێت جارێکی تر سوود لە دەرفەتی کات وەربگرێ. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. ئێران و ڕێکەوتنی ناوچی لە نێوەندی قەیرانە مەترسیدارەکانی جیهاندا تەوەری ئەم هەفتەیەمانە. بەهنام بەنتاڵبلو پسپۆڕی کاروباری ئێران لە نێوەندی داکۆچی لە دیموکراسیەکان بنکە لە واشنگتن لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتنە. بەهنام سوپاس و پێزانین بۆ بەشداریت. سەرەتا دەشمەوێت بزانم ڕای تۆ چۆنە و پێت وایە قەیران لە ئۆکرانیا کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبێ بەسەر دانوستانەکانی ڤێنناوە بەو شێوەی کە کاربەدەستانی ئێرانی دەڵێن شەڕی ئۆکرانیا و دانوستانەکانی ڤێننا دوو دۆسەی جیاوازن لە یەکتر. خۆشحاڵم بەڵێن بۆی جارێکی تر لەم بەرنمەیەدا لەگەڵتام. نەورۆز پیرۆزە لە تۆ و کارمەندانی بەشی کوردی و هەموو بینەران و بیسەرانی ئەم بەرنمەیە لە هەر شوێنێکی جیهاندا بن. ئێستا کاتێکی گرنگە لەگەڵ دۆست و کەس و کاردابیت، بەڵام مەخابن. جیهان لە خولگەی هەواڵە ناخۆشەکاندا دەخولێتەوە و ئەو هەواڵانەش لە شوێنەکانی وەک ئۆکرانیا و رووسیا و ئێرانی شەوە بەردەوامن. وەک ئاماژەت پێکرد رووسیا بەشێکە لە وتوێژەکانی 5+1 واتە ئەو میکانیزمە نێونەتەوەیی ئەمریکا لە وەتەی ساڵی 2006ەوە پشتیوانی دەکرد بۆ دۆزینەوەی چارەسەرێکی دیبلۆماتیانەی کێشەی ناوەکی ئێران. ئێستاش کە ساڵی 2022 ئێران و رووسیا دەڵێن هیچ پەیوەندیەک نییە لە نێوان شەڕی رووسیا لە ئۆکرانیا و دانوستانە ناوەکیەکە لە ڤێننا. بەڵام ڕاستیدا مۆسکۆ لە هەوڵی ئەوەدایە بۆ جیهانی بسەلمێنێت کە نەخێر پەیوەندیان هەیە بەیەکەوە لەبەر چەند هۆکارێک. یەکەم لەم چەند هەفتەی ڕابردوودا رووسیا داوای کردووە کەناڵێک هەبێت سزاکان نەیگرێتەوە، چونکە سزاکان کە بەهۆی شەڕی ناڕەوای ئۆکرانیاوە سەپێنراوەتە سەری کاریگەریەکی قورسیان کردوتە سەر ئابووریە وڵاتە. جا مۆسکۆ چاوی لە دەرفەتە بۆ بازرگانی و ئاڵوگۆڕی ئابووری لەگەڵ ئێراندا بۆ قەرەبووکردنەوەی هەروە دێ و زیاتربوونی خەرجەکان
ڕێگەیەکانی ئەو شەڕە ناڕەوایی ئۆکرانیا. ئەمەش یەکێکە لەو ڕێگەیانی رووسیا گرتوێتە بەر بۆ نزیکبوونەوە لە ئێران لە ماوەی 10 ساڵی داهاتوودا، هەروەهاش بۆ فێربوون لە مێژووی 40 ساڵەی سزاکانی سەر ئێران تا فێر بێت چۆن پێشێلی سزاکان بکات. هۆکاری دووەم و سێهەمیش ئەوەیە کە رووسیا لە ڕابردوودا کەرەستە و کەلوپەلی لەشکری فرۆشتۆ بە ئێران، پێش دەچێت ئەو کردەی فرۆشتنەش بەردەوام بێت. بێلەوە رووسیا بەشدارە لە بەرنامە ناوەکیەکەی ئێراندا، بەشێک بووە لەسەر لە نوێ نەخشە ڕێژکردنەوەی پرۆژە ناوەکیەکانی ئێران بەر لە ڕێکەوتنە ناوەکیەکە و دوای ئەو ڕێکەوتنەش بەشداری هەبووە لە ژمارەیەک بەرنامەدا تا ببێتە ئەو لایانەی پاژماوەی سوتەمەنیە ناوەکیەکانی ئێران لەو دامەزراوە ناوەکیانەی خۆی نەخشە ڕێژی کردوون بباتەوە بۆ رووسیا. مۆسکۆ دەخوازێت متمانە لە واشنگتۆن وەربگرێت. لە ڕاستیشدا هەر ئەو ڕۆژەی وەزیری دەرەوەی ئێران سەردانی رووسیا کرد وەک دەگوترێت واشنگتن ئەو متمانەی داوە بە مۆسکۆ کە ئەو جۆرە جم و جۆڵانە سزاکان نایانگرێتەوە و ئەمەش بەڵگەیەکی ترە کە واشنگتن خواستێکی زۆری هەیە بۆ گەڕانەوە بۆ شێوازێکی کەمتری ڕێکەوتنە ناوەکیەکەی ساڵی 2015 کە بە بڕوای من خەڵاتکردنی ئێرانە و نەدەبوایە واشنگتن ئەو متمانەی بدایە. بەڵکو پێویست بوو ئەو بابەتەی بگۆڕیبایە و وانەیەک لە داگیرکاریەکەی رووسیاوە فێر ببوایە بەوەی بیزانی بایە میکانیزمی دانوستاندنی 5+1 کە پوتن دەکاتە هاوبەشێکی بنەڕەتی بۆ دەمکوتکردنی خامەنایی استراتیژێکی هەڵەیە. باشە بێنام ینی وەکو بەرەنجامە بەراییەکانی ئەم شەڕەی ئۆکرانیا ئێستا زۆر جار باز لەوە دەکرێت کە دەگوترێت پێویستە پێداچوونەوەیەک بە بەرژەوەندیەکاندا بکرێ. ئەم پێداچوونەوەی ئەگەر بکرێت لە بەرژەوەندی ئێرانە بەڕایتەوە ئەگەر ماناکەی لە بەرەنگاربوونەوەی ڕژێمە سەرکوتکارەکاندا بێت و پشتیوانی لە هاوبەشە دیموکراتی خۆجیەکان بکرێت، ئەوە بەڵێ پێویستە دۆسەی ئۆکرانیا بەکار بهێنرێت بۆ پیاداچوونەوە بەوەی کە بە بەهاکان ناودێر دەکرێت لە ڕوانگەی استراتیژەکان و بیرۆکەکان تا سیاسەتێکی تۆکمەی دەرەوەیت هەبێت. بەڵام ئەگەر بەمانای چاوپۆشین بێت و وەهاشدا بنرێت ئەوە بەشێکی جیهانە و نەبەستراونەتەوە بە یەکترەوە لەگەڵ بەشەکانی تری جیهاندا، ئەوە بەڕوانینی من هەڵەیەکی استراتیژیە. بەڕێوەبەرەتی ئەمریکا ڕوبەڕووی ژمارەیەک سەختی بۆتەوە لە ڕووی سیاسەتی دەرەوە، وەک داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە، تاقیکردنەوە موشێکی بالستیکی کۆریای باکوور، هێرشە موشکەکانی ئێران بۆ سەر عێراق و هەروەهاش پەرەپێدانی بەرنامە ناڕەوایە ناوەکیەکەی. وڵاتی چین سوورە لەسەر پێداچوونەوە بە هاوسەنگی هێزدا لە ڕۆژهەڵاتی نزیک و دووریشدا. جا لە کۆتاییدا دەبێت واشنگتن بە یەک جار سەر و سەودا لەگەڵ هەموو ئەو شتانەدا بکات و ئەڵبەتە باشترین ڕێگەش دۆزینەوەی ڕێگەیەکی تۆکمەی جیهانیە. ئەمە بەو مانایە نییە کە سەرکەوتن بێت لە هەندێک بوار و شکست بێت لە هەندێک بواری دیکەدا، بەڵکو بەمانای پەرەپێدانی سیاسەت و ڕێبازێکە کە دەرفەتی سەرکەوتنت بداتێ لە جیهاندا. یەکێک لە نمونی شکستەکان ئەوەیە چونکە کێشەی نەوت لەگەڵ رووسیا دروست بوو، ئەوە ینی پێویستە لە سەرکوتکارەکانی ڤەنزویلا و ئێران نزیک ببینەوە. جا بێگومان ئەمە هەڵەیەکی استراتیژیە. دوای نەوتی رووسیا بکەوین و پێویستە لە ئەزمموی سزاکانی سەر ئێرانەوە فێربووینایە لە بری نەوت، سەرچاوەکانی فرۆشتنی نەوت و پرۆسەی هەناردە و هاوردەمان بکردایەتە ئاماج نەک نەوتەکە خۆی. جا بۆ خۆلادان لە کاریگەریەکانی نرخی نەوت ئەوە لەسەرمانە ڕێژەی بەرەمێنانی نەوت زیاتر بکرێت و دڵنیابوونیش ببینین کە دۆستەکانیشمان لە ناوچەکەدا لە هەموو هەنگاوەکاندا و لە ڕووی دیبلۆماتیشەوە لەگەڵمانن. جا لە ڕەهەندی ئەم قەیرانی ئۆکرانیاوە ئەوە دەبێت وڵاتانی ڕۆژئاوا لە پێش هەموو شتێکدا بزانن استراتیژیەکانیان چییە و بەهاکانیشان چین و ئەمانە پێکەوە کۆ ببنەوە و بزانرێت چۆنی دەتوانرێت لە سەرانسەری جیهاندا بەکار بهێنرێت، چونکە گرتنەبەری هەنگاوێک لە دەرەوەی استراتیژ و لە دەرەوەی بەهاکانیش دواتر دەبێتە پاشەکشە پێکردنت لە دیمەنە جیاوازەکانی پێشبەرشەکەدا لە سەرانسەری جیهاندا. لەم ماوەی ڕابردوودا ئێمە چەند جارێک لە گەورە کاربەدەستانی ئەمریکاوە ینی و هەر توانم بڵێم وڵاتانی ڕۆژاوا بە گشتی لە ئەوروپایە باسییانەوە دەکرد کە ئەیانوێ بە خێرایی ئەم ڕێکەوتنە مۆر بکەن و تەنانەت باسییان لەوە کرد کە کۆنووسی ڕێکەوتنەکە نووسراوە، بەڵام هەنگاوەکەی رووسیا وهای کرد کە دوا بکەوێت. جا پرسیارەکە لەوەدایە ئایا رووسیا ئەتوانێت ببێتە ڕێگر لە مۆرکردنی ڕێکەوتنەکە؟ ئەمە بابەتێکی گرنگە کە ئاماژەت پێکرد، چونکە رووسیا هەوڵی داوە دۆسەی ناوەکی ئێران وەک بارمتەیەک بەکار بهێنێت بۆ هێورکردنەوەی فشارە ئابوووریەکانی سەر مۆسکۆ کە هەر وادێ و زیاتر دەبن، بۆ ڕوبەڕووبوونەوەی فشارەکانی ئەمریکا و کەنەدا و ئەوروپا دژ بە رووسیا لەسەر شەڕی ناڕەوای ئۆکرانیا. مۆسکۆ هەوڵی داوە تا ئێران وەک قەڵغانێکی مرۆیی بەکار بهێنێت
تا دەریچەیەک بۆ ئەو سزایانە بدۆزێتەوە و تا کاریگەریەکانیشان کەم بکاتەوە. رووسیا تەگەرەی دروست کردووە بۆ بەرەو پێشچوونی وتوێژەکان. ئێرانیشمان بینی کە بچووک دەهاتە پێشچاو لە پەیوەندیەکانیدا لەگەڵ رووسیادا، بەڵام پێدەچێت لە کۆتاییدا ئەمریکا متمانی دابێت بە رووسیا کە سزاکان هیچ دۆسەیەک ناگرێتەوە لە پەیوەندی بەریەکەوتنە ناوچەکەوە. لەوانە بواری هاوکاری سیڤیلی ناوەکی ئەو چەکانی قەدەغیان لەسەر و زۆشتی تریش. جا ئەمە بەڕای من پێدانی ئەو دەرفەتە هەڵە استراتیژیەیە، بەڵام رووسیا لە دوا سادا ئەو داوایی کردو و پێش دەچێت ئەو داوایەشی بۆ جێبەجێ کرابێت. جا ئێستا تۆپەکە لە مەیدانی رووسیادا نییە و لە مەیدانەکانی ئەمریکا و ئێراندایە و بێگومان ئێرانەکانیش ئەم دەرفەتەیان بەکارهێناوە تا لاپەڕەیەکی تری دەستکەوتەکانیان هەبێت لەگەڵ رووسیادا و هەروەها تا لەسەر ئاستی دانوستانەکانیش بۆ ڕێکوتنە ناوچێک لە بەردانواندنی زیاتر بەدەستبێنن لە ڕکابەرەکانی. نوێترین لە بەردانواندنەکانیش کە تا ئێستا بەرگوێمان کەوتووە ئەو نیازەیە کە واشنگتن هەیەی بۆ دەرهێنانی سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران لە لیستی تیرۆریزمدا، لە کاتێکدا کە دەبوایە ئەو ڕێکەوتنە هەرتەنها لەسەر بواری ناوەکی بوایە و ئەمەش سەلماندنێکی ترە کە سزاکانی سەر ئێران هەرتەنها پەیوەندیان بە بوارە ناوەکیەکەوە هەیە و هیچی تر. بەنام دەگەڕێمەوە بۆلات ناکۆچیەکانی کۆماری ئیسلامی ئێران هەرتەنها لەگەڵ وڵاتانی ڕۆژاوادا نییە لەسەر ئەو بەرنامە ناوچیە مشتومڕ لەسەرەی هەیەی. کاربەدەستانی دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی دەڵێن بەردەوام لە هەوڵدا دەبن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی نێوانیان. هێندەی بتوانین کار دەکەین لەسەر دۆزینەوەی بەرەنجامێک بە ئاراستەیەکی جیاوازەوە، بەرەنجامێک کە ژمارەیەک بابەت لە خۆ بگرێت و هەڵسەنگاندنیان بۆ بکرێت و بەرەنجامێک بێت پێشتر پشتڕاستکراو بێت لەسەر مەتریاڵەکانی گیان. ئەوە تا پرس و گومانی زیاتر دەبن یان پێیان ئاسوودە دەبیت، یانیش ئەوە تا باو بەرەنجامە قایل دەبیت و یان بەلاتەوە شتێکی کەمە و کاری زیاتری پێویستە. تاران دەڵێت هەموو هەنگاوێت دەنێ لەگەڵ دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمیدا تا بە گومانەوە لە ئێران نەڕواندرێت. لە ڕاگەندراوێکدا ئەم ڕێکەوتنە بڵاو دەکەینەوە کە هەنگاوەکانی کاری پێکەوەی ومان و هاوکاریکردنی یەکتری لە خۆ گرتووە. بەپێی ئەم ڕێکەوتنە ئەو بەڵگەنامانەش دەخینە بەردەست تا ئەو تەمتومانەی لەسەر وڵاتەکەماندانراون بڕەوێننەوە و کێشەکانیانیش بەرەو چارەسەرکردن ببات. پێ ناچێت ڕەوانەوەی ئەو گومانانە لە فەرهەنگی دۆست و هاوپەیمانەکانی ئەمریکادا لەو ناوچەی جیهاندا بوونیان هەبێ وەک دەڵێن ئێران ڕێکەوتنی ناوچی بەکاردەهێنێ بۆ برەودان بە بەرنامە ناوچیەکەی. بەرپرسیارەتی هەمومانیشا بۆ دڵنیابوون لەوەی هەرگیز ئێران نەبێتە خاوەنی چەکی ناوەکی و هیچ شانێکیشی لە بەردەمدا نەبێت بۆ دەستپێراگەیشتن بە چەکی ناوەکیدا. بە نیگەرانیەوە چاودێری و توێژەکانی وێنە دەکەین ئەگەری ئەو ڕێکەوتنە ناوەکیە دەرفەت بە ئێران دەدات لە چەند ساڵێکی کەمدا سەنترفیوجی تر بە ئاستی بەرزدا بنێت. ئەم شانەش بۆ ئێمە پەسەند نییە. ئیسرائیل دەزانێت چۆن بەرگری لە خۆی بکات، دڵنیایی هەبێت بۆ ئاسایش و بۆ ئایندەش. هەرچی تارانیشە هێشتا سوورە لەسەرەوەی تەنها ئەمریکا بەرپرسیارە لە دواکەوتن یان نەگەیشتن بە ڕێکەوتن لە ڤێننا. ئەمریکا بەرپرسیارە لەم ڕۆژەی ئێستا و هەروەهاش لە نەگەیشتن بە ڕێکەوتن. ئەگەر واشنگتن لە ئێستادا بەرسوی هەبێت بۆ ئەو کێشانەی ماون، ئەوە دەتوانین بڵین گەیشتونێتە بەرەنجامێک و بگەڕێنەوە بۆ ڤێننا. ئەو داوایی رووسیاش بابەتێکە پێویستە لە کۆمیتەی هاوبەشدا و توێژی لەسەر بکرێت. بێنام ئاگاهیەکی زۆرە درێ بە تایبەتی شیکەرەوە ئاگاهیەکی زۆرە دەن سەبارەت بە هەر ڕاگرتنێکی کاتی ئەم توێژانەی ڤێن نابێ. بەڕای تۆ ئێران دەتوانێت وەکو چۆن پێشتر سوودی لە دەرفەتێکی کات ئەبینی لەم توێژە ناوچیانەدا ئێستاش ئەم دۆسەی ئۆکرانیا بکە بە بیانوو و هەڵوێستەکانی رووسیا بێنێتەوە تا ینی ماوەیەکی زیاتر درێژە بکێشێ. Ultimately, I think the current diplomatic posture by the regime is intentional. وەک بەرەنجامێک پێم وایە ئەو هەڵوێستەی ڕژێم بۆ ڕاگرتنی کاتی وتوێژەکان بە مەبەستە و مەبەستەکەش ئەوەیە کە بتوانێت شتێکی لەم وتوێژانەوە دەست بکەوێت و ڕژێمی ئێرانیش لەو بڕوایەدایە ڕۆژئاوا بەگشتی و ئەمریکاش بە تایبەتی ئەم ڕێکەوتنیان دەوێت زیاتر لە ئێران خۆی لەبەر هۆکاری ئابووری ئەمە بەومانایە نییە تاران ئەم ڕێکەوتنەی بۆ دەستکەوتی ئابووری نەوێت بەبێ هیچ گومانێک پێویستێتی، بەڵام لە هەمان کاتدا تاران لەو بڕوایەدایە لە پێگەیەکی بەهێزدایە تا هەنگاوی تر بنێت بۆ برەودان بە ژێرخانی پیشەسازی ناوەکی.
بۆ ئەوەی ئاستی پشێویەکانی لە ناوچەکەدا برسکاتە و هەروەها بە دەرفەتیشی دەزانێت هەوڵێک بدات بۆ خۆتزیینەوە لە سزاکانی ئەمریکا بە تایبەتیش سوود لەوە دەبینێت کە ئەم بەڕێوەبەرایەتی بایدن بە شێوەیەکی کاریگەرانە ئەو سزایانی سەر ئێران ناسەپێنێت. جا ئێران دەیەوێت سەودایەکی باشتری دەست بکەوێت لەسەر مێزی دانوستاندن چکە دەزانن لە ڕووی سیاسیەوە ئەم ڕێکەوتنە ناوەکیە چی لێ بەسەر هاتووە لە واشنگتن. بێلەوانەش تاران لەو بڕوایشدا ئەگەری گۆڕانکاری هەیە لە سیاسەتی ئەمریکادا ئەگەر بەڕێوەبەرایەتی گۆڕا. جا لەبەر ئەمانە یاریکردن بە کات و کردنی کات بە چەشێک لەم دۆسیەدا بە مەبەستی دڵنیابوونەوەی کاتێک ئەم ڕێکەوتنە مۆردەکرێت ئەوە چەندێک بکرێت بە خێرایی وەک پێشەشی پارەیەکی مۆڵ وەربگرێت بە پێی بازار و هێندەی ئەوەی بشتوانێت درێژە بە بەرنامە ناوەشەکەی بدات و چەندیش بتوانێت مافێکی کەم بدات بە دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی بۆ پشکنینکردن لە ڕەهەندە لەشکریەکانی بەرنامە ناوەکیەکەی تاراندا. جا بەگشتی ئەمانە ئەو هۆکارانن کە بۆچی ڕژێمی ئێران دۆسەی کاتی کردووە بە چەکی دەستی خۆی. باشە بەنام ئەگەر بێت و ڕێکەوتن مۆر کرا بەرژەوەندی هاوپەیمانەکانی ئەمریکا و دۆستەکانی ئەمریکا لەو ناوچەی جیهاندا پارێزراو دەبێیان نا. Well, unfortunately, if there is a deal that is a carbon copy or exact replica of the 2015 deal. جا بەداخەوە ئەگەر ڕێکەوتن بکرێت ئەوە ڕێک دووبارە بوونەوەی هەمان ڕێکەوتنە ناوەشەکەی ساڵی 2015 تەنانەت ئەگەر ڕێکەوتنیش لەسەر بنچینەی ئەوەی ساڵی 2015 بکرێت هیچ ڕێزێک بۆ ڕێشۆنە ناوەشەکان دانانرێت. یانیش هیچ بایەخێکیش بە دۆسیەکانی تری ناوچەکە و مافەکانی مرۆڤ و ئەم بابەتانە نادرێت و پارێزراویش نابن. جا لێرەدا ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو ڕێکەوتنە ئەوە هەرسێ دۆسیە گرنگەکە سیاسەتی دەرەوەی و دۆسیەی ناوەکی و دۆسیە ناوخۆیەکانی تریش زیانیان بەردەکەوێت. هۆکارە سەرەکیەکەش ئەوەیە کە ڕۆژئاوا و واشنگتن بە تایبەتیش بەدکارترین کارکتەری ناوچەکە بەهێز دەکات چونکە ئێران بۆ وڵاتانی ناوچەکە شەڕانگێزە و بۆ ناوخۆی ئێرانی سەرکوتکارە. هەڵگرتنی سزاکان پەیوەندیان بە بواری ناوەکیەوە هەیە و ئەوانش کە پەیوەندیان نییە پێوەی ئەوە ڕژێمی ئێران داهاتێکی زیاتری دەست دەکەوێت تا درێژە بدەن بەو ڕەفتارانەی تا ئێستاکە دەیکات. پێم وایە ئێستا کاتی کشانەوەی لە دانوستاندن و هەڵسەنگاندنێکی فرەلایەن بکرێت بۆ هەڕەشە مەترسیە ناوەشیەکان و غیرە ناوەشیەکانی ئێران لە ڕێی سیاسەت و ڕێبازێکی هەمەلایەنەوە بۆ چارەسەرکردنی هەموو ئەو دۆسیە دەرەوەی و ناوخۆیانە. وەها خۆمان نیشان بدەین کە دەتوانرێت ئەم هەڕەشە و مەترسیانە کۆنتڕۆڵ بکرێن و دارایی بدرێت بە یەکەم وڵاتی جیهان بۆ سەرپەرشتیکردنی تیرۆریزم و داوای پەیامێکی سیاسیان لێ بکرێت کە دەستی لە کاری تیرۆریستیدا نابێت. ئەوە لە کۆتاییدا دەبێتە هەڵەیەکی استراتیژی. ئەوە تا دەبینین ئێران چی دەکات چەندان جارە بە موشەکی دوورهاوێژ لە وڵاتانی تر دەدات. پێم وابێت 3 جار بە موشک لە عێراقی داوە و لەو چەندان جارە بەلای کەمەوە 2 جاریان هێرش بوون و کراونەتە سەر هەرێمی کوردستانی عێراق. ئەمە ئەو ڕێگەیانن کە ڕژێمی ئێران کاریان پێدەکات. دڵنیاییە و ئاسوودەیشە بۆ ئەو توانایی هەیەی بۆ هەر چ شتێک بیەوێت لە ڕۆژئاوای بکێشێتەوە و ڕۆژئاواش ناچار کات بیداتێ تا دەست لەو جۆرە کارانەی هەڵبگرێت. هەر بۆیە پێم وایە پێویستە بکشینەوە و سیاسەتێکی تری هەمەلایەن بگرینە بەر چونکە بوونی چەکی ناوەکی و موشک و ئەو سیاسەتە ناوخۆیانەی ئەو ڕژێمەی ئێران بەومانایەن لە کۆتاییدا بکەوینە خراپترین ڕەوشەوە بۆ هەوڵی ڕێکەوتن لەگەڵ ڕژێمی فەرمانڕەوای ئێراندا. بەنام هەروکو لە کۆتایی بەشی یەکەمی ئەم بەرنمەیەدا ئاماژە پێکرد یعنی باز لەوە دەکرێت کە لەوانەیە پاسدارانی شۆرشی ئیسلامی ئێران لە لیستی تێرۆریزم بێنرێتە دەرێ هاوشێوەی ئەوەی چۆن حوسیەکان لە لیستی تێرۆریزم دەرهێنران. لەمە لە کاتێکە هەڵبەت ئێستشی لەگەڵدا بێت لە ناو زۆرێک لە نێوەندەکانی واشنگتندا بە تایبەتی وها باز لە ئێران دەکرێت کە پشتیوانکارێکی بەهێزی تێرۆریزمە نەگەر لە ناو ئێراندا لە تەوامی ناوچەکەشدا. ینی بۆ پێمان وابێ ئەم بەڕێوەبەرایەتی هەنگاوێکی لەو شێوەیە دەنێ. Well, there are several reasons that this issue is in the press. ژمارەیەک هۆکار هەن وەهایان کردووە ئەم بابەتە لە میدیادا بکەوێتە بەرباس. یەکەمیان ئەوەیە لە ساڵی 2021دا کاتێک بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن کەوتە و توێژ لەگەڵ حکومەتەکەی حەسەن ڕوحانی سەرۆکی ئەو کاتی ئێراندا 2 راپۆرت هەبوون بە زمانی فارسی. یەشێکیان راپۆرتی سەرۆکی دەستەی فەرمانبەرانی ڕۆحانی بوو،
ئەوەی تریشان راپۆرتێکی وەزارەتی دەرەوەی ئێران بوو بۆ پەرلەمانی وڵاتەکە. لە هەردوو راپۆرتەکەدا وردەکاری پێشنیازەکانی ئەمریکای تیادا بووە بۆ ئێرانی ئەو کاتە، واتە ساڵێک لەمەوبەر. یەکێکیش لە پێشنیازەکان لابردنی پاسدارانی شۆڕشی ئیسلامی بووە لە لیستی تیرۆریستان و شتێکیشە بەڕێوەبەرایەتی بایدن پێی ئاسوودەیە ئەگەر بیکات. هەر بۆیە دەیڵێمەوە ئەمە هەڵەیەکی استراتیژیە کاتێک هەر شتە و بەجیاوەری دەگرێت لەبری ئەوەی سیاسەتێکی هەمەلایەنت هەبێت و هەموو شتەکان پێکەوە ببەستیتەوە. جا بەڕاستی ئەمە شتێک نییە بەلامەوە پەسەند بێت. ئەم دۆسیەی پاسداران بەلای منە وەک جۆرێک لە جۆرەکانی پێدانی بەرتی لە بە ئێران، چونکە دەزانرێت کە پاسداران گرنگترین و سەرێکی ترین کارکتەری سیاسی و ئابووری و لەشکری ئێرانە و تا ئەم ڕێکەوتنە بکرێت ئەم بابەتە پێشنیازکراوە. نابێت واشنگتن ناچار بکرێت لەلایەن حکومەتی وڵاتێکەوە کە بە پلەی یەکەم دێت بۆ سەرپەرشتیکردنی تیرۆریزم. پاسداران دەستیان سوورە بە خوێنی هاوبەشەکانمان لە ناوچەکەدا، پاسداران دەستیان سوورە بە خوێنی ئەمریکایەکان و لە ڕاستیشدا ئەم دۆسێش وەها دەبینم کە پارە پێدانە بە ئێران بە شێوەیەکی دیبلۆماتیانە. وەک گوتم ئەم بابەتە دەگەڕێتەوە بۆ ساڵێک لەمەوبەر و ئێستا کە وەک دەگوترێت نزیکین لەو ڕێکەوتنە ناوەکیە جارێکی تر بۆتەوە بە بابەتی میدیاکان. پارە پێدان بە ئێران لە پێناو ڕێکەوتنی ناوەکیدا بەلای منەوە برینێکی ترە و بەمانای ئەوەشە تۆ ڕێکەوتنێکی لاوازی ناوەکی دەکەیت و لە بەردانواندنێکی زیاتریشت کردووە و زیانیش لە ڕەهەندەکانی تریش دەدەیت کە خۆت دەڵێیت بایەخیان هەیە، وەک ڕەوشی ئاسایشی ناوچەکە و ڕەوشی ئاسایشی ناوخۆیش. ئەگەر بێت و پاسداران لە لیستی تێرۆریست لا ببرێ، کاریگەریە ڕاستەوخۆکانی لەسەر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا چی دەبێ و ئایا ئەمریکا ڕاوێژ لەگەڵ هاوپەیمانەکانی دادەکایە هەردەست بەجێ بۆ خۆی بڕیارەکە دات و وە بڕیارە ژیانی تر بەڕێوە دەچێت لەگەڵ هەموو ڕەوشی ناوچەکەدا. I certainly hope that regardless of whatever path America takes, it is بەدڵنیاییەوە هیوادارم وەها بێت لەگەڵ ڕەچاوکردنی ئەو ڕێبازی ئەمریکا گرتوێتە بەر، بەڵام واشنگتن بە چڕی لە ڕاوێژکردنیدایە لەگەڵ دۆستەکانیدا لە ناو جەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، چونکە هەمیشە ئێران ئەو هاوبەش و دۆستانی ناوچەکە دەکاتە ئامانجی سەرەکی و ئەوانیش لە نزیک ئێرانەوەن، وەک چۆن لێدانی بەرژەوەندەکانی ئەمریکاش ئامانجێتی. بێگومان ئامانجە هەرە گرنگەکە بۆ تاران ئەندامانی لەشکری ئەمریکا و دیبلۆماتانی ئەمریکایین لە ڕێی تواناییە موشکەکانی ئێرانەوە، لە ڕێی بەکرێگیراوانی ئێرانەوە، لە ڕێی ئەو میلیشیانی ئێران پرچەکی کردوون و هەموو جۆرە پشتیوانیشان دەکات. هەر بۆیە هەبوونی سیاسەتێکی ڕێکخراو لەگەڵ هاوپەیمانەکانی ئەمریکادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کارێکی تابڵی لۆژیشیە. جا ئەگەر ئەو ڕێخستنی کاروبارەمان نەبێت، ئەوە ڕێک ڕووداوەکەی ڕۆژیهێنی ڕابردوو دەبینینەوە کاتێک بەشار ئەلەسەد سەرۆکی سووریا سەردانی میرنشینەیە گرتوەکانی عەربی کرد کە یەکێکە لە وڵاتە هاوبەشە سەرێکیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. جا ئەمە یەکێکە لەو شتانەی کە بەدەستی خۆت بریندار دەکەیت. ئەوە تا هاوبەشەکانمان لە بەردەم ڕوانینی تردان. هەندێک لە سعودیەکان لە هەوڵی ئەوەدان سەرۆکی چین سەردانی عەرەبستانی سعودیا بکات. هەندێک وڵاتیش چاویان لەوەیە پەیوەندی ئابوووریەکانی خۆیان لەگەڵ چیندا زیاتر بکەن. ئەمانەش ڕوودەدەن چونکە ئەمریکا بە سووربوونەوە کار دەکات بۆ بژاندنەوەی ئەو ڕێکەوتنە ناوەکیەی ساڵی 2015 و هەموو شتەکانی تریش پێدەچێت فەرامۆش کرابن. هەر بۆیە دەڵێم تیرۆریستانی پاسداران لە لیستی تیرۆر لا نەبرێن و ئەگەریش واشنگتن ئاوەها هەنگاوێک بنێت ئەوە بە ئاشکرایی هەنگاوێکی تاگلایەنە دەبێت و وەک دەبینین ئیسرائیلیەکان و میرنشینەکان و وڵاتانی تریش لە ناوچەکەدا قسەیان لەسەر کردووە و ئەو وڵاتانی ناوچەکەش کە تا ئەندازەیەک بێدەنگن بەدڵنیاییەوە لەگەڵ ئەوەدانین، چکە دەزانن پاسداران چۆن دارایی و پشتیوانی تریش دابین دەکات بۆ بەکرێگیراوەکانی ئێران. پاسداران موشکبارانیان دەکات و ناوچەکانیان دەکاتە مەیدانی شەڕ. بێگومان ئەگەری ئەو هەنگاوە بەمانای قەیرانی زیاتر لە ناوچەکەدا کە پێویستە واشنگتن چارە سەریان بکات. جا وەک گوتم بەڕوانینی من ئەمە برینێکە خۆت لەگەڵ خۆتی دەکەیت و پێویستە لەگەڵ هاوپەیمانەکانتدا کاروبارەکان ڕێک بخەیت، چکە ئەگەر نەتکرد ئەوە خۆت بۆ شکستێکی تر ئامادە دەکەیت. بەنام دەگەڕێمەوە بۆلات.
کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکەدا و لە جیهانیشدا بە وڵاتێکی شەڕانگێز ناسراوە نەکرد تەنها بەهۆی ئەو بەرنامە ناوچەی هەیەی بەڵکو ڕەفتارەکانی ئێران وهایان کردووە بە هەموو شێوەیەک بە گومانێکی قوڵەوە لە سیاسەتەکانی ئێران بڕوانرێت و ئەم ڕوانینەش گەیشتۆتە ئەندازەیە کە بگوترێ ئێران لە هەر جێیەک بێ ئاژاوە و جێرە شێوێنی و وێرانکاری لەوێ دەبن. هاوبەشی بەهێز گرنگی تایبەتیان هەیە لە ڕوانگەی ئەو هەڕەشە و مەترسیانەی ڕوبەڕوومان دەبنەوە لەوانە پشتیوانیەکانی ئێران لە تەرۆریزم و هەروەهاش ناردنی چەک بۆ سەرانسەری ناوچەکە پێکەوە کار دەکەین بۆ بەرەنگاربوونەوەی ئەو مەترسیانە و بەردەوام وابەستەین بۆ ڕێگەگرتن لە ئێران لەوەی ببێتە خاوەن چەکی ناوکی. سیاسەتمەدارانی ئیسرائیل لەو بڕوایەدان ئەو مێژووە پڕ لە شەڕانگێزیی ئێران هەیەتی پێویستە ئەمریکا بخاتە بەردەم پێداچوونەوە بە سیاسەتەکانیدا. ئێمە دەبینە یەکەم ئەمان وڵاتی تر بە دوایدا دێن پێم وایە لێرە گرنگترین شت ئەوەیە ڕێبازی ڕاستیە و ڕێبازی هەڵەت چییە نەگەوەی کێ ئەو ڕێبازە دەگرێتە بەر لە چەند ساڵی پێشودا کاتێک لەگەڵ بەڕێوایەتەکانی ئەمریکا کۆ دەبوومەوە تەبا نەبووم لەگەڵیاندا هەندێک جار لە کۆماری بوو هەندێک جاریش دیموکرات بوون جا کێشەکە لەوەدا نییە ناسنامەی بەڕێوەبراتێکی ئەمریکا چییە بەڵکو ڕێبازەکەی ڕێبازی ئێستاش پێم وایە لاواز و پێویستە سیاسەتی ئێستا ئیسرائیل باشایی ئەو ڕێبازەی ئەمریکا ڕەت بکاتەوە ئێستاشی لەگەڵدا بێ تاران وڵاتی ئیسرائیل گونابار دەکات بەوەی لە پشت هەموو هەنگاوێکەوەیە بۆ ڕێگەگرتن لە هاتنەدەرەوەی ئێران لەو پەراوێزکەوتنەی لەسەر شانۆی جیهان تیادایەتی. دەوڵەتە ساختەکارەکەی ئیسرائیل کێشەی ڕوون و ئاشکرای هەیە هەرگیز وابەستە یاسا و ڕێساکان نابێت ئەو دەوڵەتە زۆرترین پێشەلکاری کردووە لە بەردەم بەرنامەی ناوەکی ئێراندا و بێشەرمانەش هەڕەشە لە کۆماری ئیسلامی دەکات بەڵام هەرگیز بۆی نەچۆتە سەر و لە ئایندەشدا بۆی ناچێتە سەر. لە ماوەی ڕابردوودا ئێران هێرشی کرد لەسەر شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانی عێراق بەو بیانوێی وەک دەڵێ ئەمریکا و ئیسرائیل بنکەیان هەیە لەوێ. خاک عراق مورد سوء استفاده طرفهای ثالث بوده. خاکی عراق لەلایەن لایەنێکی ترەوە خراپ بەکارهێنراوە لەلایەن ئەوانەشەوە کە دژی شۆڕژی ئیسلامین ڕێکخراوە تیرۆریستیە کوردەکانی دژی ئێران ئەمریکا کردەی لەشکری دژی ئێران کردووە لە ناو عێراقەوە و ڕژێمی داگیرکەری قودسیش بنکەی ئاژاوە گێڕانەی هەیە لە عێراقدا. متاسفانه ما تذکرات بەداخەوە ئەو ئاگاهیانەی دەماندنێ فەرامۆش کران و ئێمەش بە شێوەیەکی بەرپرسیارانە هێرشمان کردە سەر بنکەیەکی پلانگەڕان و تێکدەران لە عێراقدا. بێنام لە ماوەی ئەم توێژانەی کە لە ڤیەنا دەکرێن و لەوە تا زیاتریش بەیانێتوانم بڵم کە بەڕێوەبەرایەتیەکەی بایدن کاری ئۆفیسی وەرگرت لێرە لە واشنگتن یعنی ئەوەندەی باز لە بەرنامە ناوچەکە دەکرێت ئەوەندە شتەکانی تری ئێران کە پەیوەندیان بە ڕەهەندی ئاسایشیەوە هەیە باز ناکرێت بۆ نمونە ینی لەوانە سیستمی موشەکی باڵستیکی بۆ نمونە پشتیوانی ئێران لە تێرۆریزم لە میلیشیاکان لەو جێرە شێویانەی کە لە وڵاتانی ناوچەکەدا دەیکە ئەوە یەمەنە عێراقە لوبنانە سووریایە و هەتا دوایی بۆچی ئەم دۆسیانەی تر بایەخێکی ئۆتۆی پێ نادرێ. In my view, Washington is resuming a بڕوانینی من واشنگتن ئەو کڵێشەی کارکردنی دەست پێ دەکاتەوە کە نزیکەی 20 ساڵە هەیەی لە بەرامبەر ئێراندا ئەم کڵێشێش کارکردنیی نێوەندیانی نەرمە بۆ کۆنتترۆلکردنی چەک ئەمەش بە پلەی سەرشی ینی خستنی تەواوی هێلکەکانە بۆ ناو سەبەتەی ناوەچی هەڵبەتە ئەمەش لەو بڕواایەوە سەرچاوی گرتووە کە مەترسی ناوەچی لە هەموو مەترسیەکانی تر گەورەترە و مەترسێکی دەستبەجێ و پێویستی بە تەرخانکردنی کاری سیاسی و وەگەڕخستنی سەرمایی سیاسی هەیە تا ڕێگایەک بدۆزرێتەوە بۆ چارەسەرکردنیی دیبلۆماتی ئەو مەترسیە تێدەگەم لەوەی هەڕەشە و مەترسی هەن لێیەکێکی تریان گەورەترە بەڵام ناکرێت و پێویستیشە هیچ یەکێک لەو هەڕەشە و مەترسیانە فرامۆش نەکرێن ئەمە لە ڕووی پراکتیکیەوە وایە وەک تۆش ئاماژەت پێکرد بەڵێ بەرنمەکانی موشەکی بالیستیکی و کروز
هۆرموز و هەروە فڕۆکەی بێفڕۆکەوانیش هەروە دێ و پەرەیان پێدەدرێن و هەڕەشە و مەترسیەکانی ئەو بەرنامانە و بەکرێگیراوەکانی ئێرانیش هەروە دێ زیاتر دەبن. ئەمەش واتە پاشەکشەکردنی ئەو سیاسەتە فرەلایەنی کە پێویستە بۆ ناوچەکە و بۆ بەڕەنگاربوونەوەی ئەو هێزە میلیشیانی لە سووریا و عێراق و یەمەن هەن. ئەوانەی داکۆچی لەو جۆرە سیاسەتە دەکەن و دۆسەی ناوەکی ئێران لە پلەی یەکەمدا دادەنێن و دەڵێن هەرکە کێشەی ناوەکی ئێران چارەسەرکرا ئەوە زەمینە دەڕەخسێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی تر. بەڵام سەرنجەکەی من لێرەدا ئەوەیە ئەگەر هەموو سەرمایی سیاسی خۆت و تەواوی سزاکانیشت بەکار بهێنیت بۆ چارەسەرکردنی قەیرانی ناوەکی کە بە بڕوای من کارێکی باش نییە. کاتێک باڵادەستی خۆت و سەرمایی سیاست و هەمووی لە پێناو ڕاگررتنی بەرنامەی ناوەکیەکەی ئێراندا بەکاردەهێنیت ئیتر چ شتێک دەمێنێتەوە بەدەستەوە بۆ بەڕەنگاربوونەوەی بەرنامە مەترسیدارەکانی تری ئێران. هەر بۆیەشە لەگەڵ سیاسەتێکی تری فرەلایەندام بەرامبەر کۆماری ئیسلامی کە هەر تەنها لە کۆنتڕۆڵکردنی چەکدا سنووردار نەبێت، چونکە ئەگەر وەها بێت ئەوە هەموو ئەو مەترسیانی تری ئاماژەت پێکردن چارەسەر ناکرێن، چونکە جم و جۆڵە ناوەکیەکە سنووردار کراوە. باشە بەنام بۆچێڵێ ینی کارێکی باش ناکرێت لەم توێژێن ناوچیانەدا کە بۆ ڕاگررتنی ئێران یا سنووردارکردنی جم و جۆڵە ناوچیەکانی ئێرانە ئەگە شتێکی زیاترەیە حەزەکەم پێمانی بڵێ. چونکە لەوانەیە لە ساڵی 2015دا لۆژیکێکی استراتیژی هەبوو بێت و تەنانەت ئەو کاتەش لەگەڵ ئەو لۆجیکە استراتیژیەتا نەبووم و تەبا نەبووم. بۆچی؟ چونکە ئەو کاتەش وەک ڕەخساندنی زەمینەی پێدانی پارە بووە بۆ 10 ساڵ بە هەندێک لە بابەتەکانی تایبەت بە بەرنامەی ناوەکی ئێران ئەوە لۆژیکێکی ئەو کاتە بووە. ئێستاش کە ساڵی 2022 تەنها 2 یان 3 ساڵ ماوە و کەوتۆتە سەر ئەوەی چۆن ئەو کاتە ئەژمار دەکەین. بە پێی راپۆرتەکانیش ئەوە پارەیەکی زیاتر دەدرێت بە ئێران لە بەرامبەر ماوەیەکی کەمتردا. جا لێرەدا ئێران دەست دەکات بە بەکارهێنانی ئەو توانایی و تەکنۆلۆژیانی کە هەیەی و بەرنامە ڕێژی نوێیان لەسەردادەنێت بە پێی قۆناغبەندیەک کە لەوانەیە تەنها 3 یان 4 ساڵ بخانێت بۆ پەرەپێدانەکانی تری لە بەرنامە ناوچەکەدا دەیکات. لە ڕێکەوتنە ناوچەکەدا قەدەغە خراوەتە سەر گواستنەوەی چەکی ئێران و تاقیکردنەوەی موشکی بالستیکی، بەڵام هیچی جێبەجێ نەکراون. سەروەختی گواستنەوەی چەک کۆتایی پێهاتوە و تاقیکردنەوە موشکیەکانیش ساڵی داهاتوو کۆتاییان پێدێت. ئیتر چ پێویست بە ڕێکەوتنێک دەکات کە شکستمان هێنالەوەی جێبەجێ بکەین و هەر ئەمەش وەهای کرد ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران برەو بدات بە توانایی و بەو تەکنۆلۆژیایی کە هەیەی. سەرۆک ئۆباما کە یارمەتی دەربووە لە داڕەشنی کڵێشەی ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 تەنانەت خۆشی دانی بەوە داناوە پاش 13 ساڵ لەو ڕێکەوتنە ئەو کاتی ئێران پێویستی دەبێت بۆ دروستکردنی چەکی ناوەکی بریتی دەبێت لە 0. بۆیە بە استراتیژێتێکی هەڵەی دەزانم. بەنام هەروەکو پێشتریش باسمان کرد، ینی ئێران بەردەوام هەڕەشە و مەترسیە بۆ سەر وڵاتانی ناوچەکە. بۆ نمونە وڵاتێکی وەکو عێراق لەم ماوەی ڕابردوودا وەکو بینیمان بە 12 موشک هێرش دەکاتە سەر شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانی عێراق. لە کاتێکە کە لە عێراقا بەگشتی ئێران ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە، بووە بۆ مەترسیەوە سەیری پایتەختێکی ئارامی وەکو هەولێرەکە، بۆ شێوەیە کار لە لوبنانە ئەکا یا کار لە سووریا ئەکا یا چ هۆکارێکە بەڕای جەنابەت. ینی ئێران تەنها بڕوای بەوەیە کە ئاژاوە و شەڕانگێزی لە وڵاتانی تردا بە مانای سەقامگیریە بۆ ئێران. بەڵێ بەشێک لە سیاسەتی دەرەوەی ئێران کە هەناردەی دەکات بۆ وڵاتانی ناوچەکە ڕێک ئەوەیە کە ئاماژەت پێکرد و ئەوەیە ڕژێمی ئێران لە ناو وڵاتەکەدا هەست بە پارێزراوی و متمانە بکات. جا بۆ ئەوەی ئەو هەستەی لەلا دروست بێت ئەوە سیاسەتی وێرانە خاک بەکاردەهێنێت لە بەرامبەر هەر ڕاو دیدێکی جیاوازی شۆڕشەکەیدا. ئەوەی ڕژێمی ئێران دەیکات ئەوەیە خۆی بە باش نیشان بدات لە بەراوردکاریەکاندا، لە کاتێکدا ئەوانەی پێشوازی لە هەناردەکردنی شۆڕش دەکەن تەنها ئەوانن کە هیچ ئەڵتەرنەتیڤێکی تریان نییە. پەیامەکانی ئێران لەسەر وەختە قورسەکاندا دەنێردرێن، وەها نیشانی دەدات پەیامەکانی بۆ خەڵکی ستەم لێکراوە، بەڵام کاتێک سەیری سیاسەتی دەرەوەی و ئاسایشی ئێران دەکەیت ڕێک بەرنامەیەکی شەڕانگێزانە دەبینیت
کە هەروە دێ و زیاتر دەبێت و دەزانیت کە هەر تەنها پشت بە هێزی نەرم نابەستێت بەڵکو پشت بەستن و پەنابردنە بەرهێزی ڕق بنەمای سەرێکی سیاست و ڕێبازی ئاسایشی کۆماری ئیسلامیە. لە ساڵی 2007ەوە ئێران وەک ئاڕاستەیەکی نوێی خۆی موشەکی بالیستیکی بەکاردەهێنێت. ئەو موشەکانە لە ناو ئێرانەوە دەتەقێنرێت، چەکی قورسی ڕاستەقینە بەکاردەهێنێت وەک موشەکی بالیستیکی لە بری فڕۆکەی بێفڕۆکەوان و موشەکی ئاسایی و ئەو جۆرە چەکانە، چونکە دەزانێت موشەکە بالیستیکەکانی دەتوانن خەڵکی زیاتر بکوژن و خێرایەکەشی زیاترە. یعنی وەک دەبینین چەکی مەترسیدار بەکاردەهێنێت و کاری مەترسیداریش دەکات لە ناوچەکەدا، چونکە جۆرێک لە متمانی لەلا دروست بووە کە کەس بەرسەوی ناداتەوە. ئێران تۆڕێکی بەکرێگیراوانی هەیە لە ناوچەکەدا وەک باسمان کرد. ئەو هێرشەی لە ناو خاکی ئێرانەوە بە موشەکی بالیستیکی کرایە سەرشاری هەولێر، هێرش و دەستدرێژێکی ئاشکرا بوو. ئاماژەیەکیشە بەو متمانەی تەران هەیەی کە هیچ لایەنێک لە ناوچەکەدا بەرسەفی ناداتەوە. ئێران خۆی دەڵێت ئەو هێرشە بەڕەنگاربوونەوەی هەندێک جموجۆڵی ئیسرائیلی بووە لەوێ، بەڵام هیچ بەڵگەیەکیش لە ئارادا نییە بۆ جموجۆڵی ئیسرائیل. لەو شوێنەی هێرشی کراوەتە سەر. نازانین ئەوە ڕاستە یان نا، بەڵام ئەوەی بەڵگەنەویستە ئەوەیە کە ئێران پێشێلی هەموو شتێک دەکات لە ناوچەکەدا بۆ یەکلاییکردنەوەی ململانەکانی لەگەڵ ئیسرائیلدا. ئەمریکا لە زۆر بۆنەدا ڕایگەیاندووە هەموو هەوڵێکی خۆی دەدا تا بگاتەوە ڕێککەوتن لەگەڵ ئێراندا بۆ وابەستەیەکی تەواوەتی بەم ڕێککەوتنەوە ئەگەر کرا. کاتێکی کەم ماوە لە سۆنگەی پەرەپێدانە ناوکیەکانی تارانەوە، هەلکارکردنێکی زیاتر لەسەر ئەو پەرەپێدانە سوودەکانی ڕێککەوتنە ناوکیەکە وەلاوە دەنێت. هەر بۆیە پێویستە بە خێرایی کار لەسەرم دۆسیە بکرێت، چونکە دۆسیەکە سەرنجی تەواوەتی ئەمەی بەلای خۆیدا ڕاکێشاوە. هێشتاش دەو بڕوایداین وابەستەبوونی هەردوو لا بە ڕێککەوتنەکەەوە لە بەرژەوەندی ئاشکرای هەمووانە. لای شەقامی ئێرانی گەشتبینیەکی ئەوتۆ نابینرێ لە بەرامبەر ئەگەر و نەگەری ڕێککەوتن و وەک خەڵک دەڵێ پێیانوان نییە هیچ شتێک لەو ڕێککەوتنەدا لە سوودی خەڵک بێت. هیوایەکی زۆر کەم هەیە بۆ گەیشتن بە ڕێکەوتن. ڕەوشەکە زۆر ئاڵۆزە، لەلایەکەوە هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا، لەلایەکی تریشەوە پێکدادانی بەرژەوەندیەکانی زلهێزەکان. هەر یەکەیان سەرانەیان لەوی تریان دەوێت و ئێرانیش خۆی بەشێکە لەم پرۆسەیە. بەڕوانینی من ڕێک بکەوین یاگە ڕێک نەکەوین هیچ سوودێکی بۆ خەڵک نابێت. ئابووری ئێران مایە پوچ بووە، هەرگیز وەک پێشووی لێ نایەتەوە، کارەساتە و کەلوپەلیش هەرزان نابێتەوە. نا هەرگیز سوودی بۆ خەڵک نابێت. بەنام ئێمە هەروەکو بینیمانە و جۆشمان لێبوو، ئەنی زۆرێک لە هاوڵاتیانی ئێرانی ئاماژە بەوە دەکەن کە ڕێککەوتن بکرێە نەکرێ هیچ شتێک لە ژیانی ئەوان ناگۆڕێ. ئەمێ بزانم هاوڕای لەگەڵ ئەو خەڵکەدا. بەڵێ هاوڕام، چونکە پێشتریش لەگەڵ ئەو ئەزمونەدا ژیاوم. ئەمە تێوری نییە، ئەمە مێژووە. تا ساڵی 2015 گەلی ئێران هیوایەکی زۆریان لەسەر ئەو ڕێککەوتنە هەڵچنی بوو. دواتر حکومەتەکەی ڕۆحانی کە دانوستاندنی لەسەر ڕێککەوتنەکە کردهبوو، ئەو هیوایی خەڵکی بەکارهێنا بۆ دروستکردنی پشتیوانیکی جەماوەری بۆ حکومەتێک کە پشتیوانیکی ئەو تۆی نەبوو. لە هەمان کاتیشدا بەند و ڕەهەندە ئابوووریەکانی ڕێککەوتنەکە بەڵگوشکسیشی هێنالەوەی کە ڕنگدانەوەی لەناو ژیانی خەڵکدا هەبێت. کاتێکیش دانیشتوانی ئێران بەمەیان زانی دەستیان کرد بە ناردنی ئاماژەکانی بێزاری و تووڕێی خۆیان لە حکومەت و لەو کاتانەشدا کە فشاری دەریکی گەیشت بۆ لوتکە خەڵک ڕژانە سەر شەقامەکان لە ساڵی 2007ەوە تا ساڵی 2020 وەک شەپۆلێکی گشتی ناڕەزایی دەربڕین بەرامبەر بەدەسەڵاتدارانی ئێرانی. ئەو شەپۆلی ناڕەزایەتیە بریتی بوو لە دەربڕینی ناڕەزایەتی و بێزاری لە سیاسەتی دەرەوەی و ناخۆی ئێران، لە سیاسەتی کۆمەڵایەتی و ژینگە و لەسەر و هەمووشیانەوە سیاسەتی ئابووری. گەلی ئێران تێگەیشتۆ لەوەی پێویستە ئەمریکا لێرەدا وانەیەک وەربگرێت کە هەر سەودا و ڕێککەوتنیە لەگەڵ ئێراندا وەربکرێت. ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران درێژە بەو کارانە دەدات کە تا ئێستا دەیان کات. پارەی مۆڵ وەردەگرێت، دەیداتە بەکرێگیراوەکانی خۆی، دەیداتە ڕێکخراوە تیرۆریستیەکان، دەیداتە پازدارانی شۆڕشی ئیسلامی. بەداخیشەوە خەڵکی هەژاری ئێران بەبێ هیچ جۆرە پشتیوانیەک دەمێننەوە. کەل و پەل و پێداویستەکانی ژیانیان بە هەرزان ناخرێتە بەردەست، ژێرخانێکی باشتریان نابێت و دەستیشان ڕناگات بە شێوازێکی باشتری وزەی ئەلکتریک و ئاوی خواردنەوە و خۆراک و خزمەتگوزاری تەندروستی و خزمەتگوزاری گشتیەکانی تریش. چونکە حکومەتی کۆماری ئیسلامی سەرچاوەکانی داهات دەکاتە سەرمایە بۆ سیاسەتی دەرەوەی و ناوخۆی خۆی.
هەر بۆیەشە خەڵکی ئەم ڕێکەوتنە ناوەکی ساڵی 2022 بەلاوە گرنگ نییە و بێبایەخە بە پێچەوانەی ئەو هەڵوێستەی هەیان بوو بۆ ڕێکەوتنەکەی ساڵی 2015 مۆرکرا. بەنام سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سوپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستەکە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.